میوانێکم هەیە ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان بەخێربێن بۆ ستۆدیۆی کوردستان. ئەگەرچی جەژنی نەورۆز کەوتووەتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە، بەڵام هەر گەشتیار سەردانی هەرێمی کوردستانەکەن لە ناوچەکانی دیکەی عێراق و دەرەوەی هەرێمی کوردستانەوە. ئەگەر پێمان بڵێ پێشبینیەکەن ڕێژەی گەشتیاران چۆن بێوە، چه ئامادەکاریەکتان بۆ ئەمە کرد؟ بەڵێدارە سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ هاتنەوەی هەر بۆنێک دەست بە ئامادەکاریەکانی خۆمانەکەین بۆ ئەم ساڵەکەش بۆ هەردوو بۆنەکە هەم جەشنی نەتەوەی نەورۆز و هەمیش جەشنی ڕەمەزانی پیرۆز کە زۆر لەیەکەوە نزیکن. ئامادەکاریەکان کراونەتە یەک پاکێج لە ڕێگەی بەڕێوە ویلایەتە گەشتەکانمان لە سەرجەم ئیدارە سەربەخۆ و پارێزگاکان چەندان لیژنە بە ئەرک و بەرپرسیارەتی جیاواز پێکێنراون. دەتوانم بڵێم کە هەرێمی کوردستان بە کەرتی گشتی و تایبەتەوە لە ئامادەباشی تەواودایە، هەم بۆ پێشوازیکردن لە گەشتیاران بە شێوەیەکی سەردەمیانە و هەمیش فراهەمکردنی کەشێک کە تیایدا گەشتیاران هەست بە ئاسوودەیی بکەن. سەبارەت بە هاتنی گەشتیاران بەو پێیەی کە جەژنی نەتەوەی نەورۆز دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە، دیارە ئەو گەشتیارانی کە لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە دێن ژمارەکەیان کەمی کردووە، بەڵام ئەوەی مای خۆشحاڵیە ئەوەیە کە گەشتیارانی نێودەوڵەتی ژمارەیەکی ئێجگار زۆران ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. تەنانەت چەند ڕۆژێک پێش ئێستایمان لە ڕێگەی ئەو فیدباکەی کە وەرمان گرتووەتە لەو کۆمپانیا گەشتیاریانە، ژمارەکە بەڕاستی زۆر دڵخۆشکەر دەبێت بۆ ئەم ساڵەکە. بەشداری لەو مەراسیمی ئاگرکردنەوەی نەورۆزەکەن لە ئاکرێکە خۆتان نەزانن خۆشبەختانە ئاکر ئێستا بووە بە پایتەختی نەورۆز لە هەرێمی کوردستان و فۆکەسی زۆری لە میدیا هەرە بەناوبانگەکانی دنیای لەسەر ئەم ساڵیش چەندین میدیای بەناوبانگ لێون کە دیارەمانە کاریگەری زۆر پۆزتیڤیان دەبێت لەسەر زیاتر ڕاکێشانی سەرنجی گەشتیارانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان. هاوکات بۆ جەژنی ڕەمەزان ئێمە پێمان وایە گەشتیاران لە جەژنی ڕەمەزان قەرەبووی جەژنی نەورۆزیش دەکەنەوە، ژمارەیەکی زۆرتر لە جەژنی ڕەمەزان سەردانی هەرێمی کوردستان. ئاماژە بۆکە کە ژمارەی گەشتیارانی بیانی بۆ هەرێمی کوردستان زیادی کردووە بە ڕێژە پێمان بڵێ. بەڵێ بەڕێژە دیارە ئێمە ساڵانی زوو ڕێژەی گەشتیارانی نێودەوڵەتی لە کۆی ژمارەی گەشتیارن کە ساڵانە هاتن بۆ هەرێمی کوردستان لە نێوانی 10 بۆ 15 بوو، بەڵام خۆشبەختانە چەند ساڵێکە کە لە سەردەمی ئەم کابینەیە ئەم ڕێژەیە بە شێوەیەکی دراماتیکی بەرز بۆتەوە. ویش لە ئێستادا لە کۆی گەشتیارانی هەرێمی کوردستان 125 ئەوانن کە لە دەرەوەی عێراقەوە دێن و پێیان دەگوترێ گەشتیاری نێودەوڵەتی. دیارە مەشەر لە خۆ نەبوو، بەڵکو بەهۆی ئەو گرنگیە بووە کە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان داوێتی بە سێکتەری گەشتیاری. مە دەتوانین بڵێن کە سەردەمی کابینەی نۆیەم لە سەردەمی کابینەی نۆیەمدا گەشت و گوزار بە درەوشاوەترین قۆناغی خۆیدا تێپەڕیوە، هەم لە ڕووی ژێرخانەوە ژێرخانی گەشت و گوزار بە شێوەیەکی بەرچاو پێشکەوتووە و هەمیش کەرتی گەشتیار لە ڕووی چەندایەتی چۆناتیەوە پێش بەچوونی زۆر باشی بەخۆیەوە بینوە. ئەگەر دەرفەتم پێ بدەی من دەمێ باس بکەم هەر لە سەردەمی ئەو کابینەیە لە ڕووی وەبەرهێنانەوە لە ماوەی 5 ساڵدا بە قەبارەی زیاتر لە 7 ملیار و 500 میلیۆن دلار وەبەرهێنان لە سێکتەری گەشتیاری کراوە. تەنها لە ساڵی ڕابردووە تا لە ساڵی 2024 28 پرۆژەی گەورە و استراتیژی لە سەرانسەری هەرێمی کوردستان بە سەرمایەی 322 میلیۆن دلار ئەنجام دراون لە هەرێمی کوردستان. ئەمە سەرڕای ئەو کار ئاسانیەی کە هەر ئەم کابینەیە گرتێبەر بۆ هاتنی گەشتیاران، هەم ئەو گەشتیارانی کە لە باشوور ناوەڕاستی عێراقەوە دێنەویش بەو هەماهەنگەی کە لەگەڵ وەزارەتی ناوخۆ بە تایبەت برایانی ئێمە لە ئاسایشی باسکان هەمانە لە ئێستادا بە کەمتر لە 5 خولەک تەواوی ڕێکارەکان بۆ گەشتیاران دەگیرێنە بەر و ئیزنی ناوی شارەکان دەدرێن. هاوکات بۆ گەشتیارانی نێودەوڵەتیش حکوومەتی هەرێمی کوردستان کاراسانی تەواوی کردووە. لە ئێستادا گەشتیاری نێودەوڵەتی لە کاتی گەیشتنی واتە ڤیزە ئۆن ئەرایڤەل لە کاتی گەیشتنی بۆ فڕۆکەخانەکان دەتوانێت ڤیزە وەربگرێ. سەرڕای ئەوەی کە ئەم کابینەیە هاوکار بوو بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و دەستەی گەشت و گوزار بۆ بەشداریکردن لە ژمارەیەک لە پێشانگا و ئیڤێنتی نێودەوڵەتی گەشتیاری. پارساڵەکە ئێمە لە 4 پێشانگای گەورەی لەسەر ئاسی جیهان لە هەرێکە لە وڵاتەکانی ئیسپانیا و ئەڵمانیا و تورکیا و ئیمارات بەشدار بوون کە دیارە ئەم ئیڤێنتانە دەرفەتی زۆرینی بۆ ئێمە ڕخسان کە لە نزیکەوە لەگەڵ دامەزراوە کۆمپانیا گەشتیارەکانی دنیا بکەوینە گفتوگۆ و ئەمەش وای کردووە کە ژماری گەشتیارانی نێودەوڵەتی زیاد بێت. یەک سەرنج یعنی لە دەرەوە کە باسی ئەم ناوچەیە کرێت عادەتەن وا سەیرێکرێت کە ناوچەیەکی نائارامە لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە. مەبەستم هەرێمی کوردستان نییە بەتەحت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە عێراق و ئێران و چوزانم سووریا و ئەم منتیقانە ئەوە بەو شێوازە تەماشاکرێت. چۆن توانراوە قەنەعەت بە گەشتیاری بیانی بکرێت کە نەخێر ئەم ناوچەی ئێمە ناوچەیەکی جیاوازە لە ڕووی ئارامی و ئاسایشەوە، ناوچەیەکی پارێزراوە ئەوان نەتوانن بە سەلامەتی گەشتی بۆ بکەن و بیشگەڕێنەوە.
بەڵێ دیارە یەکێ لە ئاستەنگەکانی بەردەمی زیاتر ناساندنی هەرێمی کوردستان بەڕاستی ئەو خاڵە بووە خۆتان نەزانانی عێراق زۆر جار بۆتە مانشێکی ڕۆژنامەکان سەردێری هەواڵەکان بەو جۆرە هەواڵانی کە قەلەقی و نیگەرانی لای گەشتیار دروست دەکەن بەڵام من لە وەڵامی پێشتر ئاماژەم پێیدا کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی نیشان داوە لەسەر بەشداریکردنی شاندی گەشت و گوزار لەو ئیڤێنتە نێودەوڵەتیانە لەو شوێنانەوە ئێمە دەتوانین بە گەشتیاران بڵێن کە سەرڕای ئەوەی کە هەرێمی کوردستان لە عێراقاوە دەکەوێتە ناوچەیەک کە زیاتر کێشەی تێدایە بەڵام هەرێمی کوردستان زۆر گونجاو لەبارە لە ڕووی ئەمن و ئاسایش و تەناهیەوە ئەو شوێنێک کە گەشتیاران دەتوانن گەشتی وەکەن خۆشبەختانە توانیومانە لەمەدا سەرکەوتوو بین بەرزبوونەوەی ژمارەی گەشتیارانی نێودەوڵەتی گەواهی ئەم ڕاستیان هەروەها نوێنەرایەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانیش لە دەرەوەی وڵات ڕۆلیان هەوە و ئێمە چاومان لەوەیە کە زیاتر ڕۆڵ ببینین لەوەی کە زیاتر هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری بۆ گەشتیارانی نێودەوڵەتی بناسێنن هەم لە ڕووی ئەو سروشتە جوانە و ئەو مێژوە دەوڵەمەندەی هەیەی هەمیش ئەو ئاسایش و تەناهیەکە لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە هەموو خاڵی پۆزتیفن کە وایان کردووە گەشتیارانی نێودەوڵەتی ژمارەیان بەردەوام ڕوو لە بەرزبوونەوە باش هەماهەنگیتان لەگە وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئامادەکاریەکانتان بۆ بەڕێوەچوونی ئەم جەژنانە چی؟ بەڵێ دیارە ئەوەی مای خۆشحالیە هەماهەنگێکی تەواو و تۆکمە و پتە هەیە لە نێوانی سەرجەمی لایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەزمموی ساڵانی ڕابردوشەوەمان پێ دەڵێ کە توانراوە یادی سەرکەوتوانە ئەو پلانانە جێبەجێ بکەین هەموو هەوڵێکی ئێمە یەک ئامانجە ئەویش ئەوەیە کە کەشێکی ئارام و لەبار بۆ گەشتیاران بەرەخسێنین واوا بکەین کە کەمترین ڕووداوی نەخوازرا و ڕووداتن و هەرێمی کوردستانیش بەڕاستی بەوە بەناوبانگە کە ڕێز لە گەشتیارەگرێ هەم لە کەرتی گشتەکەی هەم لە بازەکانەوە کە داخلی ناو شارەکانی هەرێمی کوردستانە بن بۆ نمونە ئەو هەماهنگێکە لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەمانە وای کردووە کە بەڕاستی گەشتیاران لە ئێمە زیاتر سوپاسگوزاری برایانی ئێمە بن ئاسایش کە بەهۆی ئەو مامەڵە دروست و جوانی کە لەگەڵ گەشتیاران یەکەن هاوکات هەموو لایەنەکانی تر قایمقامێتەکان پارێزگاکان ئیدارە سەربەخۆکان تیمەکانی تەندروستی تیمەکانی فریاکەوتن پۆلیس ئەمانە هەمومان ئێمە وەکو یەک تیم کار دەکەین لە پێناو سەرخستنی پلانی پێشوازیکردن لە گەشتیاران و نیشاندانی دیوێکی جوانی میوانداریکردن بە گەشتیاران وەوا بکەین کە بەڕاستی نەورۆز و جەژنێکی ڕەمەزانی نمونەیی پێشکەش بە گەشتیاران بکەین. کاکی برایم ئاماژە بۆ کرد کە سەرمایە گوزاریەکی زۆر کراوە لە بواری گەشت و گوزاردا بەڵام ساڵانی ڕابردووەنەی تێبینیە کرا زیاتر من باس لە شوێنی مانەوە کە وەکو هۆتێل و ڕێستورانتە گەورەکان زیاتر تەرکیز لە ناو شارەکان کرابوو ئەمانە ناو ئێستا چه پلانێکتان هەیە بۆ ئەوەی لە دەرەوەی شارەکان بۆ نمونە گەشتیارە چێتە حاجوەمەران ناچار نەبێت لەبەر شوێنی مانەوە دیسان بگەڕێتەوە هەولێر یا حەزەکە لەوێ بمێنێتەوە مەسەلەن چەند ڕۆژێ لەم شوێنانە تا چەند پلانی ئەوە هەیە کە شوێنی گەشتیاری گەورە بە تایبەتی هۆتێل و ڕێستورانتی گەورە و ینی پلە باڵا دروستکە بەڵێ دیارە ئێمە پلانێکی هەشت ساڵەمان هەیە لە دەستەی گەشت و گوزار کە کۆمەڵێک ئامانج و تەوەری استراتیژی لە خۆی دەگرێت بۆ پێشخستنی سێکتەری گەشتیاری لە هەرێمی کوردستان زۆر ڕاستە بەڕاستی خۆی وەبەرهێنەرانی ئێمە وەکو گلەیەکیش لێرەوە کە قسە دێتە سەر وەبەرهێنان لە سێکتەری گەشتیاری زیاتر بیریان بۆ ناو سنتەری شارەکانە چێ و لە ناو سنتەری شارەکانیش دروستکردنی میوانخانە هۆتێلە بەڵام ئێمە بە پلان لە هەوڵی ئەوەداین کە هانی وەبەرهێنەران بدەین بۆ ئەوەی کە لە شوێنە دوورە دەستەکان یان لە دەرەوەی شارەکان ئەو پرۆژانە ئەنجام بدەن ئەویش ئێمە دوو ئامانجە پێکەین هەم ئەوەی کە دەرفەتی کار لەو شوێنانە دەڕەخسێندرێ و هەمیش وا دەکات کە ئەو کەم و کوڕیانەی بە تایبەتی لە ڕووی شوێنی مانەوە هەمانە چارەسەریان بکەین ئێمە لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە سۆران لە ئاکرێ لە گەرمیان لەو شوێنانە بەڕاستی ئاستەنگی ئەومان هەیە کە شوێنی مانەوە گەشتیار کێشەی بۆ دروست دەبێتن بەڵام بە پلان کار لەسەرەوە کراوە و وردە وردەوا خەریکینی تر لەو شوێنانەش لە ڕێگەی وەبەرهێنەرانەوە ئەو پرۆژانە ئەنجامە درێن کە لە خزمەت زیاتر پێشخستنی سێکتەری گەشتیاری لە هەرێمی کوردستان هەر شوێنی مانەوە نا بەڵکو پرۆژەکانی بۆ نمونە تایبەت بە گەشت و گوزاری زستانەکە خۆشبەختانە یەکێکە لە زۆرانی کە هەرێمی کوردستان دەتوانێت زۆر باشی پێشی بخە مای خۆشحاڵێکە ساڵانێکە ژمارەی زۆر لە گەشتە لەوەرز زستان دێنێ مەهانی وەبەرهێنەرانە دەین بۆی هەم پرۆژەی گەشتیاری ئەنجام بدەن کە بۆ گەشت و گوزاری زستانە گونجاو بێ هەمیش لەو شوێنانی کە کێشەی شەومانەوە هەیە پرۆژەکانیان ئەنجام بدەن. ئیبراهیم عەبدولمەجید گوتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆی بەڕێز سپاسانەکە بەڕێز